خەڵکێک هەبووە لە ڕۆژێکدا بۆ نمونە لە ڕۆژی دووشەم خانەنشین کراوە دامەزراوە لە ڕۆژی سێشەم خانەنشین کراوە بڕی پارەکەشی بۆ دیاری کراوە کە لە پلە تایبەتەکان بووە. ئەوەی ئێمە کردمان لە هەر ئەوەندە دەکرا لە دادگای فیدرالی سکاڵا بکەی لەسەر هەردوو حکومەت و بڕیارێک دەرچێکەوە پابندکەر بێ بۆ هەردووشیان و نەتوان بە هیچ شێوەیە خۆیان لێلادەن. بۆیە ئێستا ئەوەی دەکرێت هەندێک سەبر و تەحملی فەرمانبەرانی دەوێت بەڕاستی. ئێمە پێمان وابێکەوە حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمی کوردستان دوو حکومەتی هاوڵاتین و دوو حکومەتن کەوا دەیانوێ خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بحەوێنەوە و حەزیان لێبێکەوە جیرفانیان بەتاڵ نەبێ و جیرفانیان پڕ بێ ئەوە بەڕاستی بۆچوونەکی هەڵەیە بۆچوونەکی خەیاڵیە. بەڵکو ئەوەی کەوە واقعیە ئەوەیەکەوە هەردوو لاپیان ناخۆشە. بەڵام حکومەتی عێراقی پابندە بە بڕیارەکەی دادگای فیدرالی و جێبەجێشی دەکا و ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشی دەبا. بەڵام حکومەتی هەرێمی کوردستان هەوڵ داکەوە جێبەجێ نەکرێ بەڵام ئەویش بە ناچاری ڕۆژ بە ڕۆژ جێبەجێ دەکا. ئێمە بەبیرمان بێتەوە پێش ساڵێک تەنانەت پێش ساڵێک دەڵێم ئێستا پێش ساڵێک حکومەتی عێراقی ئایا دەیزانی نەک ناوی موچەخۆرانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە بەڵکو دەیزانی بەس ژمارەکەیان چەندە نەیدەزانی نەک حکومەتی عێراقی. من پرسیار لە وەزیرەکانی حکومەتی هەرێمیش دەکە ئایا دەیانزانی پێش ساڵێک ژمارەی موچەخۆری وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایش و واروها وەزارەتی پێشمەرگە چەندە نەیان دەزانی پەرلەمانیش نەیدەزانی. بۆیە ئێستا ڕۆژ بە ڕۆژ ڕێکارەکانی بڕیاری تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت و ناچارن بە ناچاری جێبەجێ دەکرێت.